بەپێی یاسای بودجەی ساڵی 2013 دەبوو حکومەت هاوکاری هەژارەکان بکات. دووەم بڕی ئەو پارەی کە پشکی هەژارەکان بوو بریتیە بوو لە 13 ملیار دیناری مانگانە. سێم لە مانگی هەشتی ساڵی 2015 هاوکاری هەژارەکان بە ناوی چاودێری خێزان بوو بە پاساوی چاکسازی بە بڕیاری 15 ئەنجومەنی وەزیران ڕاگیرە. چوارەم بەپێی ئەو بڕیارەی دەبوو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ وەزارەتی دارایی لە ماوەی 90 ڕۆژی کاردا ئەو پێداچوونەوەی بکەن و ئەگەر کەسێکی ناشایستە لە لیستەکەدا هەیە جیایکەنەوە و موچە و هاوکاری هەژارەکان خەرج بکەنەوە، بەڵام بەداخەوە کە هاتن لەبری پاکسازی بەگشتی بڕیان. خاڵی پێنجەم بەڵام لەو کاتەوە تا ئێستا بەناڕەوە ئەو موچە و هاوکاریە وەستاوە و حکومەت دەستی پێ نەکردوێتەوە. شەشەم هاوکاری چاودێری خێزان ئەم هاوڵاتیانە دەگرێتەوە. مناڵانی بێسەرپەرشت، ژنانی بێهاوسەر و هەتیوبار، کچانی تەمەندار، ئەو ژنانەی هاوسەرەکانیان سزادراون، نەخۆشانی درێژخایەن بە ساڵاتچوانی پەکەوتە. چەندین ڕێگەی پەرلەمانی بە دوواداچوونمان کردووە، بەڵام تا ئێستا حکومەت وەڵامی داوای خەڵکی نەداوەتەوە کە دەبوو وەڵامی هەبێت بۆ خەڵکی هەژاری هەرێمی کوردستان. دووەم هاوکاری هەژارەکان بە ناوی چاودێری خێزان مافێکی یاسایی هاوڵاتیانی هەژارە کە هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە، چونکە ئەرک و بەرپرسیارەتی حکومەتە پێداویستی ئەو هاوڵاتیانە دابین بکات کە لە خوار هێڵی هەژاریەوەن هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. تەوەرەی دووەم سەبارەت بە کەمەندامان. بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2011 هەر هاوڵاتیەک بەهۆی ڕووداوێک یان بە زگماک بە کەمەندام لەدایک بوو بێت، ئەوە پاش دەستنیشانکردنی ڕێژەی کەمەندامیەکەی لەلایەن لیژنەیەکی پسپۆڕەوە پێویستە حکومەت بڕێک پارەی وەک هاوکاری مانگانە بۆ تەرخان بکات کە بریتیا لە 150,000 دینار، کە کەمترین ڕێژەی کەم ئەندامی و بۆ ڕێژەی لە 100% کەم ئەندامی بگاتە 250,000 دینار. بەڵام حکومەت لەم بوارەدا ئەم کەم تەرخەمی و یاساشکێنیانەی هەیە. یەکەم بەپێی ڕێژەی کەمەندامی هاوکاریەکان دابەش ناکات و تا ئێستاش ئەو هاوڵاتیانەی لە 100% کەمەندامن هەر تەنها 150,000 دیناریان پێدەدات لە بڕی 250,000 دینار.